جارێکی دیکە سڵاوتان لەبێ زانیاری جیاواز لەبارەی کۆنتڕۆڵکردنی قەزای شنگال بڵاو دەکرێنەوە بەرپرسێکی پارتی لە مووسڵ ڕەتی دەکاتەوە قەزاکە لەلایەن چەکدارانی داعشەوە گیرا بێت و هەندێک سەرچاوەش ئاماژە بە گیرانی دەکەن ئاژانسی ئەنادۆڵ بڵاوی کردەوە کە شنگال لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کرا و هێزەکانی پێشمەرگەش بۆ دەوروبەری کشاونەتەوە. بە گوێرەی چەند سەرچاوەیەک ژمارەیەکی زۆر چەکی قورس لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەیشتۆتە هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا وەزارەتی پێشمەرگە و بەرپرسانی حکوومەت بە فەرمی پشتڕاستی ئەو زانیاریانیان نەکردوێتەوە. لە ناحەی زومار شەڕ لە نێوان پێشمەرگە و چەکدارانی داعش بەردەوامە و پێشمەرگەش هێزێکی زۆری ڕەوانەی ناوچەکە کردووە دوای ئەوەی دوێنێ پێشمەرگە لە هەندێک شوێنی ناحەی زومار پاشەکشەی کرد بە پێی زانیاریەکانی NRT لەسەر بەیانی ئەمڕۆ پێشمەرگە بە هێزێکی زۆرەوە هێرشی کردوتە سەر چەکدارانی داعش. بەڵە بە ڕێزانێستش کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە لە سلێمانی لە نێوان ئەولانانەی کە کۆبوونەوە لەسەر پێکەنانی با بڵێن ئەنجومەنی پارێزگای سلێمانی و یەکلایکردنەوەی پۆستەکان دەکەن فەرموو با پێکەوە ببینی. سیاسەتمانەوەیەکەوە هەموو پێکەوە خزمەت بە گەلی کوردستان بکەین و کەشێکی ئارام بەرقەرار بکەین بۆ وڵاتیانی کوردستان بە تایبەت کە ئێستا مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە و پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانن ئەمانە هەموو ئەرکیەمە قورستر کردووە کە هەوڵ ئێوە بدەین کە ئارامی بۆ شارەکانی کوردستان بەدیبێنین. ئێمە سوپاس یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە تەشریفیان هێنا و گوێیان لێگرتین و ئێمە وەکو لیستی خزمەت بەوە گەیشتوین و پێشتر هەر لە مەجلیسەکانیشمانە باسمان کردووە بەڵام بەڕەسمی پێمان ڕاگەیاندن کە ئەمەش پێگەیشتوین هەڵقوڵاوی ئیرادەی سربەخۆیانەی خۆمانە وەکو لیستی خزمەت وەکۆی کە دوو ڕۆژە لە کۆبنەوەی داین و تاوتوێی ئەم پرسەمان کردووە بە یەکێتی نیشتیمانیمان ڕاگەیان کە پرۆژە و پێشنیازی ئێمە بۆ پێکێنانی حکوومەتە خۆجیەیی سلێمانی ئەوەیە کەوا پێک بین لەسەر مەبدەئی دابەشکردنی پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن 2 ساڵ بە 2 ساڵ بۆ یەکێتی نیشتیمانی بۆ گۆڕان و 2 ساڵی یەکەم بۆ لیستی گۆڕان بێ و بۆ تەفسیلی ئەو بابەتەش ئێمە وەکو لیستی خزمەت میسۆدەی پرۆژەیەکمان ئامادە کردووە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامەکەی ئەرێنی بوو ئەوە هەر ئەم شەو بۆی هەیە پێکەوە لەگەڵ ئێمە و لیستی یەکێتی و لیستی گۆڕان پێکەوە دابنشین تاکو بچینە تەفاسیلی ئەو بابەتەوە دیارە ئێمە کۆبنەوەکەمان ئێستا تەواو بوو و یەکێتی نیشتیمانی دەگەڕێنەوە و دواتر وەڵامی ئەو پێشنیازەی ئێمە ئەدەنەوە. بە سوپاسێکی زۆرەوە ئەمڕاتنە خزمەت لیستی خزمەت و ئەوەی کە زۆر گرنگ بوو لامان ئەو ڕۆحیەتە گەورەی هەستکردن مەسئولیەتە لای ئەوانەوە بەیەک ڕۆحیەتەوە کە هەموومانەوانەوێت ئارامی شارەکە کاروانی ئاوەدانی و خۆشگوزاری شارەکە لە پارێزگاکەمانە بەردەوامدەوە بۆ ڕۆحیەتە قسەمان کردووە ڕۆحیەتی دوو تەرەف قسەمان نەکردووە ڕاستەکەی وەکو یەک تەرەف کە هەمومانێک ئامانجمان لێ قسەمان کردووە جێگەی خۆشحاڵیە و هیواداری لەگەڵ لایەنەکانی کێشە هەر وەکو تیمێک قسە لە مۆزوع بکەین. ئێمە بە سوپاسی زۆرە پرۆژەکەی برادرانمان لە لیستی خزمەتمان پێگەیشت بۆ قسەمان لەسەر کرد پێویستمان بەوەیە کە چینەوە بۆ مەکتەبی سیاسی خۆمان و قسەیان لەگەڵ بکەین و بڕیارێک وەرگرین تاکو و لەسەر تەفاسیلەکە جواتر لەگەڵ لایەنەکانی کێشە قسە بکەین بەڵام تاکو ئێستا ئێمە وەکو ئەو وەردی دانوستانکارەوە لە پشتیشەوە مەکتەبی سیاسی پێمان وایە برادرانیشمان ڕاگەیانەوە کە ئێمە بەرژەوەندی گشتی زانین کە پۆستی پارێزگای سلێمانی بە تایبەت لەبەر زۆر سەبەب بە ئیزافەش بوو بە تایبەت لەم هەموو مەرجە سیاسی و عسکەری کوردستان و ناوچەکەمانی پێ تێپەڕێ بۆ زیاتر ئارامی بەخشین و بۆ زیاتر پارێزگاری لەم ئارامیە هەیە پۆستی پارێزگای سلێمانی دای پێشێتی بوو. یعنی قەناعەتان وایە ئەگەر ئێوە نەبن ئارامی سلێمانی ئەشێوێت؟ نەخێر قسەکە لەسەرەوە نیە خۆش دەزانین مەبەستمەوە نییە من مەبەستمەوەیە کە ئێمە لێرە دەسەڵات بەڕسمی بەدەستی ئێمە مؤسسەکان بەدەستی ئێمە دەواکەکان بەدەستی ئێمە بە ئەجزەی ئەمنی و پۆلیس و هەموو هێزەکان ئامادەنی تەسلیمی گۆڕانیکە قسە لەسەرەوە نییە کوڕم قسە لەسەرەوەیە کە بەم دەست و بردە
بەم دەست و بردە لەم هەلو مەرجەیە هەر عەمەلێکە خۆی ئەخایەنێ لە هەموو حاڵەتێکە دەستکردنی دەسەڵات دەخایەنێ سەبەبی کە زۆرە بە سەبەبی کە بە هەرم و باشترەکە ئەوەیە لای ئێمە سووریەکەمان لەوەی لەبەر برژۆندی بەڵام لە هەموو حاڵەکە ئەمەچی بەرۆستەریبوون لە تۆڕی میدیای ڕوودا ئێوە بۆ پێچێتی نیشتمانی کوردستان پێشتر ئەوەتان وەڵام دابوانێ بەڵام بە شێوەیەکی فەرمی نابەوەی کە ئێوە ڕازی نابن بە 2 ساڵ بە 2 ساڵ وابزانم زووتر گۆڕانی بە هەمان شێوە بەدیلی ئەمە چیە یعنی ئێوە ئەگەر گەڕانەوە بۆ مەکتەبی سیاسی و ڕێ نەکەوتن وەڵامەکەتان بۆ کۆمەڵ و یەکگرتووە بوو کە ئێوە قایل نین بۆ بەدیلەکەمان لە پێشوتمان دانوستانی زیاتر و زیاتر دامی سەکردایەتی ئەگەرەوە مەکتەبی سیاسی ئەزانم ئێستا وەڵامی حزبەکەتم پێ ناڵێ بەزەمین وەڵامی خۆت بزانم بەتیبی شەعمەرۆکم دامی سەکردایەتی ئەو پێشنیازی پێ چۆن من وەڵامی خۆت پێ ناڵێم من بەشێکم لە حیزب بەڵێ کاک محەممەد حەجیم ئایا ئێوە وەکو لیستی خزمەتکە و بەشی یەکگرتو کۆمەڵن بڕیاتە ناوە دەنگ بدەن بە کاملایەن ئەگەر ئەم پرۆژێشتان سەری نەگرت سبەینێ دانیشتەکەی سبەینێ کە ئەندامانی ئەنجومەن چاوەڕێی گفتوگۆی لایەنەکانەکەن دانیشتەکەی سبەینێ قسەی لەسەر کراوە وەکو ئەگەرێک ئەگەر ڕێکەوتن نەکرا ئەو دانیشتە چی بەسەر بێت بەڵێ من دوو وەڵامتە دەمەوە یەکەم سبەینێ ئەمەم لستە لەگەڵ درێژکردنەوەی ماوەکەنی نۆکو دوو جاری پێشوو دووەم ئێمە وەکو لیستی خزمەت ئێستا عەرزی برادرانمان کرد کە ئێمە ئەمە پرۆژەکەمانە ئەمە پێشنیازەکەمانە و ئەم پێشنیازەمان لە خزمەتی خەڵکی و دانیشتوانی شاری سلێمانیە بۆ ئارامیە و پێشمان وایە خزمەتە بە یەکێتی و گۆڕان قبولیانە لە خزمەتیانیم لەگەڵیاندا ئاشین قبولیان نییە وەکو حزبی ئەوی لێم تێبگەن وەکو حزبی کۆمەڵ و یەکگرتو لێی دێنە دەرێ ئەنجومەنەکەمان سەرپشک دەکەین لەمەودا ئەو دانوستان وەکو چۆن یەکێتی نیشتیمانی پاڵێوراوی سەرۆکاتی کۆمەڵی پێ لێکلان نەبوو وەکو حزب دا ئەوش ئامادە بوو خستێ دەست ئەندام پەرلەمانەکانی پارتی و گۆڕان و یەکێتی و هەڵپەیمانەکەتانەکەن تا 4 ساڵ بەیەکەوە حزبێکی ئۆپۆزیسیۆن بوو پێکەوە پاکێجی ئێمە چۆن بەڵێ وەکو چۆن ئاگدارن 4 ساڵ لەگەڵ گۆڕان بووین لەگەڵ یەکێتی نیشتیمانیش حزبێکەوە لە ساحەکەی هەیە و گۆڕان ئێستا خۆی لە حکومەتەکایە یەکێتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەتی ساڵی ئەوە لای گۆڕان پێمان وایە پرۆژەکەشمان خزمەت بە گۆڕانیش دەکات خزمەت بە یەکێتیش دەکات وە گۆڕان خۆی دروشمی ئارامی 4 ساڵی بەرز کردووە پێمان نییە پێشنیارەکەی من ڕەفس ئێمە ئەوەیە و جەنابەت من وتمەوە بی پێوە نوزان لە کێ نزیک جوابم داوە بەڵە بە ڕێزانەوەی بینیتان کۆگرێ ڕۆژنامەوانی هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی خزمەتکە پێکاتون لە یەکگرتو و کۆمەڵ بۆ یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاری سلێمانی وەکو لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە دابینیمان هەتاکو ئێستا نەگەیشتونەتە هیچ بڕیارێک یەکلایکەرەوە بەڵکو سبەینێ بابەتەکە دەگاتە بڕیاری کۆتایی و یەکلای دەبێتەوە هەر شاد بن.